لا بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیا ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ بەرنامەی ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمین بەرنامەکەماندا ئەمڕۆ 31مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی ژنانی کوردستانە و ڕێکخراوەی کە هەل شانبەشانی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای چەند ساڵێک ئەمانیش هەستیان بۆ شایە گەورە کرد بە هاوکاری سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی سەرۆک مام جەلال هەر لە سەردەمانی خەباتی شاخدا ئەم ڕێکخراوەیان تایبەت بە ژنان و بەرگریکردن لە کچان دامەزراند. لە تەوەری دوایین بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر کەشوهەوای هەرێمی کوردستان، پێشبینیەکان بۆ کەشوهەوای ئەم ساڵ بارانبارین چۆن دەبێت و لە هەمان کاتیشدا گفتوگۆ دەکەین لەسەر ئێستا کێبڕکێکی بەهێز لە نێوان بایدن و ترامپدا هەیە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ڕوانینی هەرێکێکیان بۆ ئەوانە بۆ ئەو دوو سەرکردەیە بۆ بابەتی ژینگا. لە ڕابردوودا ترامپ زۆر جارم قسەی دەکرد دەیگوت بابەتی ترسی ژینگا هێندە نییە کە زۆر کەس قسەی لەسەر دەکەن، بابەتەکە بەو شێوەیە نییە. ئەوە ئێستەوەی کە لەسەر شاشەی گەلی کوردستان دەڕوات ئەنجامی هەڵبژاردنەکانە لە چەند ویلایەتێکی ئەمریکا ئەوەی کە لەسەر نووسراوە ڕیس تو 270 بە پێشبڕکێ بۆ 270 تا 200 هەرێکێک لە کاندیدەکان 270 کورسی ئەنجومەنی گشتی بەدەست بێنن دەتوانن ببن بە سەرۆکی داهاتووی ئەمریکا. تا ئێستا کێبڕکێکە لە هەندێک ویلایەت یەکلا بووەتەوە، بەشی زۆری دەنگەکان جاکراونەتەوە، هەندێک ویلایەتی دیکەش تاوەکو ئێستا ماون. ناوبەناو ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ دەچینە لای ئەو ئەنجامانەوە هەندێک لە ئەنجامەکانتان پێ دەڵێن. ئەمە یەکێک لە ئەمان دوو تەوەری بە تەوەری دوین بەرنامەکەمان کووتمان لەسەر کەشەوە قسە دەکەین و لە تەوەری سێمیشدا باس لە گرنگی بیمە دەکەین، بە تایبەتی بیمەی تەندروستی. لە سیستەمی زۆربەی وڵاتانی پێشکەوتووی جیهاندا بیمەی تەندروستی هەیە، بەڵام تاوەکو ئێستا لە ناو عێراق و لە ناو هەرێمی کوردستانیشدا ئەم بیمەیە نییە کە زۆر جار خەڵک متمانەیەکی ئەوتەی بە کەرتی تەندروستی گشتی نەماوە. لە هەمان کاتیشدا لە کەرتی تەندروستی ناحکومیدا تەندروستی ئەهلی پارەیەکی زۆر وەردەگیرێت لە خەڵک بەرامبەر چارەسەرکردنیان. ئەم هەنگاوانەی بیمە چۆن دەتوانرێت بکرێتە یاسایەک بە تایبەتی لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی هەرێمی کوردستان وا بکرێت کا متمانە بۆ کەرتی تەندروستی بگەڕێنرێتەوە. لە هەمان کاتیشدا لە کاتی پێویستدا هاوڵاتیان بتوانن خزمەتگوزاریە تەندروستیەکان چ لە بینینی پزیشک بێ یاخود پشکنین بێ یاخود دەرمان بێ بەدەستی بێنن. ئەو کۆمپانیانی کە ئێستا هەنگاو بۆ ئەنێن کە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا بیمەی تەندروستی دامەرزێنن ئایا نرخیان چەندە؟ زۆر کەسێ ترسی لەوە هەیە کە نرخێکی گران هەبێ. ئەمڕۆ میوانداری کەسێک دەکەن کە خۆ بۆ خۆی ماستەری لە ئیدارەدانی بیمەدا هەیە و لە هەمان کاتیشدا خۆی خاوەنی یەکێک لە کۆمپانیەکانی بیمەیە لە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەت بیمەی تەندروستی. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. وەک ئاماژەشم پێیان ناوبەناو دەگەڕێنەوە لای ئەنجامەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و لە ئامان کاتیشدا ئەنجامەکان دەخێنە ڕوو لەسەر شاشە بۆتان. بۆ قسەکردن لەسەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان دیادی 31 ساڵەی دامەزاندنی یەکێتی ژنانی کوردستان، ئەو ڕێکخراوەی کە لە ڕابردوودا بەکار و چالاکیەکانیان ڕۆڵێکی گەورەیان هەبووە و چالاکیان لە چەند شوێنێکی جیاواز لە باشووری کوردستان لە شار و شارۆچکەکان و ڕۆڵیان هەبووە لە دەرکردنی هەندێک یاسا لە باشووری کوردستان. ئەو کاتەی کە ئەمان یاسایان دەرکرد لە بابەتی فرەژ هاوکار بوون لەوەی کە یاخوتۆکو ناوەندێکی فشار بوون کە یاسای فرەژنی قەدەغە بکرێت لە هەرێمی کوردستان. ئەو کاتەی کە بەڕێز سەرۆک مام جەلال سەرۆکی هەرێمی کوردستان بۆ واژۆی بۆکردن و لە هەمان کاتا کوشتنی ژن لەسەر شەرەف لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بابەتێکی زۆر دەگمەن بوو وە قسەی زۆریشی هەڵگرت، بەڵامان توانیان بەرگری لەو بابەتە بکەن و چەندین چالاکی دیکەشیان هەبووە. لە بەرامبەریشدا هەندێک گلەییان لێ دەکرێت کە ڕێکخراوەکانی ژنان ئێمە بەرپرسەکانمان ژن دۆستن و هاوکارێکی زۆریان دەکەن،
بەڵام خۆیان لە ناو خۆیاندا ڕێکخراوەکانی ژنانی ناو هەرێمی کوردستانی ئەگرتوون نین، نایانتوانیوە بنە دەنگێکی گەورە و بڵند بۆ بەرگریکردن لە مافەکانی ژنان لەو ستەمانەی کە بەرامبەر بە کچان و ژنانی هەرێمی کوردستان دەکرێت. تا ئێستا نایانتوانیوە لۆبی گەورە دروست بکەن، نایانتوانیوە یەک دەنگ و یەک هەڵوێز بن لە دەستێنانی مافەکانی ژنان. بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتانە میوانداری بەڕێز سێوان ڕۆستەمان کردو، ئەندامی سکرتایەتی کێتی ژنانی کوردستانە. سێواخە ڕۆژ باش و پیرۆزیشتان بێت. زۆر سپاس هەموو ژنانی کوردستان و سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە. باش سەرەتا بە شێوەیەکی گشتی قسە بکەین لەسەر بابەتەکە. لە نێوانەوەی کە کۆمەڵێک چالاکیتان کردووە بێگومان دیانی دیارن و هەموو کەسێک دەیبینێت و بە تایبەتی لە دەرکردنی یاساکاندا حەزەکەم خۆت ئاماژێک بۆ چالاکیەکان بدەیت و چالاکیانەی کە هەتان بوون تاوەکو ئێستا و کۆیچێتی ژنان، ئەو بابەتانەی کە ئەمڕۆ لە 31 ساڵەی دامەزاندنتانە شانازی پێوە دەکەن چییە؟ بەڵێ زۆر سپاس. یەکێتی ژنانی کوردستان کە لە ساڵی 1989 لە هەناوی شۆڕشی نێوە لەدایک بووە لە تاراوگەوە هاوڕێ لەگەڵ پێشمەرگایەتیە دەستی بە خەبات کردووە. لەو کاتەوە و هەتا خەباتی بێکۆتایی ڕاگەیاندووە. دیارە یەکێتی ژنان کە هاتە ئاراوە کە دروست بوو ضرورەتێکی مێژوویی بوو کە لە دوای ئەنفال و هەڵەبجە پێویست بوو کە ڕێکخراوێک دروست ببێ بۆ ئەوەی کە ژنان کۆبکاتەوە و بەرگری بکە لە مافەکانی ژنان هەوڵ بدات بۆ پێشخستن و گەشە پێدانی کۆمەڵایەتی ژنان. لەو کاتەدا کە ڕێکخراو دروست بوو بەڕاستی هەنگاوێک بوو کە کەموێنە بوو لە مێژووی نوێی وڵاتەکەماندا. ڕاستە خۆ ڕێکخراوی تر زۆر هەبوون کە لە پێش بڵێ یەکێتی ژنانە دروست بووە، بەڵام ئەوانەی تر زۆرترینیان وابەستەی حیزبەکان بوون کە بەشێک بوون لە حیزبەکان، بەس وەکو ڕێکخراوێک تایبەت بە ژنان وابزانم کەم بوون کە لە پێش یەکێتی ژنان و دامەزرابن. بۆیە کەر لە سەرەتاوە بە کۆمەڵی ئامانجی هەبوو کە کاری کردووە بە هەموو شێوازەکانی خەبات بۆ بەدیهێنانیان. لەو ئامانجانەی ئەگەر بە کورتی بێڵم بەڕاستی دەسەبەرکردنی یەکساینی تەواو لە کۆمەڵا و دادپەروەری کۆمەڵایەتی و نەهێشتنی هەموو جۆرە جیاوازیەکی ڕەگەزی کە لە کەسایەتی ژن کەم مرۆڤبوونی ژن کەم ئەکاتەوە کە مرۆڤ بە مرۆڤی بە پلە دوو دابنێت. لەو کاتەوە هەتاوەکو ئیستا بەردەوامە و بە هیوان بەردەوامیش بێت لە خەبات و چالاکیەکانی. ئەگەر بینە سەر مێژوو ئێمە بێڵێین باسی ئەو خەباتی یەکێتی ژنان بکەین یا باسی ئەو دەستکەوتانە یا باسی ئەوانە بەڕاستی زۆر زۆرە، ڕەنگە لە بەرنمەیەکە یا لە کاتێکی دیاریکراوە نەتوانین ئاماژەی پێ بکەین. بەڵام هەر لە دوای ڕاپەڕینەوە لە سەرەتای ساڵی 1992 لەو کاتەوە یەکێتی ژنان کاری کرد بۆ گۆڕینی یاساکان. پرۆژە یاسایی دانا بۆ ئەوەی کە گۆڕانکاری بکرێت لە یاساکانی باری کەسێتی کە هەرێمی کوردستانیش پابەندە بە یاساکانی عێراقەوە. هەندێ بۆشایی تایە کە بۆ ژن باش نییە ئەو یاسایانە، بۆیە لەو کاتەوە بە هاوکاری هەموو ڕێکخراوەکانی تر بەڵام بەدەست پێشخەری یەکێتی ژنان دەستیان کرد بەوەی کە هەوڵ بدەن پرۆژە یاسایەکی سەردەمیانە بە هاوکاری پارێزەران و لێزانان و خەبیری یاسایی کە پرۆژە یاسایەک دابنێن کە کوردستان پابند نەبێ بەو یاسایانەی باری کەسێتی کە لە عێراقا پەیڕەوەکرێ، هەرچەندە ئێمە ئەگەر سەر بە عێراقیش بین یاسایەکی تایبەت بە خۆمان بێ. بۆیە لەو کاتەوە ئەو پرۆژە یاسایانە هەمووی کە قەراری 69 و یاسای 59 کە کوشتنی ژنان 59 کە تیا کوشتنی ژنان و فرێژنی و کۆمەڵێ باری چاکسازی خێزانی و خێزان و مناڵ و ژنی تایە لەو کاتەوە گەڵاڵە کرا بە 3000 زیاتر لە 3000 ئیمزاوە کە ئیمزای لەسەرکرا لە سلێمانیوە ڕەوانەی حکوومەتی یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کرا. ئەوە هەر خراە بەر خوێندنەوە و مداوە و قسەکردن لەسەری هەتاوەکو کاتێک هەسات ساڵی 2000 بەڕێز مام جەلال
لە ئیدارەی سلێمانی کردی بە یاسا بڕیاری لەسەر درا بوو بە یاسایەکی پەیڕاوکرا و چووە ناو یاساکانی باری کەسێتی هەرێمی کوردستان و کە ئەمە هەنگاوێکی کەمیێنەیە کە زۆرترینی وڵاتان بە تایبەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین هێشتای هەر خەباتێکی زۆر ئەکرێ بۆ ئەوەی کوشتنی ژنان بە تاواندا بنرێ کوشتنی ژنان نەکرێ بە پاساوێک بۆ پاراستنی بۆ شەرف پارێزی لەو ساوە بەڵام ئەگەر بیشڵێن خۆ کوشتنی شەر بەردەوامە بەس لەو کاتەوە ئەو یاسایە لە ساڵی 2000 چەسپێنرا لە هەرێمی کوردستان دواتر لە یاسای باری کەسێتی پەرلەمانی کوردستانیش ینی بە فەرمی ئەو یاسایە ناسێنرا بە کۆمەڵێک مەرجەوە ئێستا بڵێ هەموار کرایەوە هەموار کرایەوە جگەلەوەی زۆر کۆمەڵ ئێمە بەردەوام لیژنەی یاساییمان و ڕاوێژکارانی یاساییمان و لەگەڵ هاوبەشی لەگەڵ ڕێکخراوەکانی ترا پرۆژەی یاساییمان هەیە لەسەر هەموو مەسلەکان لەسەر مافەکانی مناڵ لەسەر مافی چاوپێکەوتنی مناڵان لەسەر زۆر مافیتر هەیە کە مافی ئابووری و ئەمانەی ژنان کە تایبەتە بۆی کە لە پێگەی خۆتاندا ناو ئێستا هەرێمی کوردستان و لە عێراق و بڵێنە ناوی چێتی شمالی کوردستانیش بە تایبەت وەکو ژنان و کچان ڕازین؟ ئێمە ناتوانین بڵێین هەموو شتێک ئەتوانین بکەین چونکە تەنیا ڕێکخراو ناتوانێت هەموو شتێک دەسەبەر بکات. ئەمە پرۆسەیەکی زۆر درێژخایەنە بەڕاستی تۆ ئەبێ گۆڕینی عەقڵی خەڵک بکەیت لەبەر ئەوە ڕەنگە ئەو هەنگاوانەی کە من ئەمەوێت و من لە بەرچاوی ئەگرم بۆ گۆڕینی ئەم کۆمەڵگایە ئاوا بە ئاسانی نەهاتوێت هەدی لەبەر ئەوە کەمی تێگەیشتنی خەڵکیش کە لەسەر مەسلەی ڕێکخراوەکان و بێئاگاییان با بڵێن بێئاگاییان بڵێ گلەییش ئەکرێ ڕەنگە من خۆشم گلەیی بکەم کە بڵێم ئەبواە تا ئێستا چالاکیەکانتان نییە ببوورە دواتر دەچمە سەری وەستم لە پێگەی خۆتان ینی لە پێگە حکومیەکان لە پێگە حیزبیەکان لەمانە ڕازین ئەو ژن بەپێی ئەو توانایی کە هەیەی دەرفەتی بۆ ڕەخسێنراوە بتوانرێ لە پێگە ئیداری و لە پێگە حیزبیەکانە ڕۆڵی هەبێ؟ ئەگەر بەراوردی بکەین بە پێشووتر یا بەراوردی بکەین بە دەر و دراوسێ و لەگەڵ عێراق و ئەمانە بەڵێ ژن گەیشتووەتە ئەو ناوەندانە و گەیشتووەتە پەرلەمان گەیشتووەتە حکوومەت گەیشتووەتە سەرۆکایەتی ئیداریەکان لە ناو حیزبەکانە ئێستا بەخۆشبەختانە یەکێتی نیشتمانی وابزانم یەکەم بوو کە زۆرترینی ڕێژەی ژن لە سەرکردایەتیە زیادکراو بوون بەڵام ئەمە هێشتای لە ئاستی ئەوانە چونکە کاتێک ئێمە ڕازین لەو پێگەی خۆمان کە ئەوە نەبێ بە کۆتا ئەوە بێ کە بەڕاستی بە منافەسەی تەواوەتی بێ کە ژنان بچنە ئەو پۆستانە لە خۆشتان دەکرێت خۆشتان دەنگ بە خۆتان نایەن ئەمە ڕەنگە هەبێت ئەمە شتێکە ڕەنگە دیاردەیەکە ڕەنگە هەبێت بەس مەرجیش نییە هەمووی وابێت بەرپرسەکانی دیکەمان ژن دۆستن لە ناو هەرێمی کوردستان هاوکارتانن خۆی بڵێ تۆ ئەگەر بگەڕێتەوە بۆ هەموو یعنی نەکتەنیا بڵێ یەکێتی نیشتیمانی یان بەرپرسەکان ئەگەر بگەڕێتەوە بە نەزەری بڵێ هەموو یان پشتیوانن بەڵام نازانم لە پراکتیکە بەو شێوەیە نییە کە وەکو پێویست بێت. چیتان دەوێت لە پراکتیکدا؟ ئەوەیە کە بەڕاستی هەموو بۆ وێنە ئەو قانونانی کە دەرچووە کە هەموار کراوەتەوە یعنی بەڕاستی تا ئێستا لە زۆر شوێن هەیە کە لە کوردستانە نەخراوەتە بواری عملیوە یعنی بەجددی لە زۆر مەحاکمە کاری پێ ناکرێت دوای ئەوە ڕێگری ناکرێت لە هەندێک تاوان کە ڕوو ئەدات یعنی زۆر شتی تر هەیە بە تایبەتی شتە کۆمەڵایەتیەکان کە نەتوانراوە بە تەواوەتی بنبڕ بکرێ ئەویش خۆ لە بەرامبەرە هەندێک شتیشتان پێ دەڵێن خۆی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژە لە ناو خێزان بەڵام ئەوەندە قسە لەسەر بابەتەکەی ژنان و کچان دەکرێت ئەوەنە بەرگری لە کچان و ژنان دەکرێت ئێستا هەتا بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگابوونەوەی توندوتیژی خێزانیە خۆی ئەوەندە دەڵێن پشگیری ژنان دەکرێت ئێستا زۆر کەسەر بە ناوی بەڕێوەبەرایەتی بەرەنگابوونەوەی توندوتیژی ژنان ناوی ئەبات نەک خێزانی.
بڵێ خۆ ئەمانە هەمووی دەستکەوت ینی لە ناو خێزانەکە زیاتر فۆکس لەسەر کچان و ژنانەکە کراوە. ڕاستە وایە خۆی ئەوە هەر بە تایبەتیش بۆ ئەوە کراوە بزەم لە هەموو خێزانیە ینی بابەتەکە ئەگەر یاساکە بەوردی بخوێنیتەوە هێندا بابەتەکە پەیوەندی بە ژنەوەی پەیوەندی بە پیاوی شو ینی ئەگەر پیاویش تونند و تیژی بەرامبەرۆیە بە مرۆڤۆیە بەڵام لەبەر ئەوەی لێرە زۆرترینی تونند و تیژەکان بەداخەوە لەسەر مناڵ و لەسەر ژنە زیاتر ئەوانن کە ئەبنە بابەتی ئەو باش ئینجا سەبا پرسیارە بکەم سێوانخان ینی ئەمە باسی چالاکیەکانتان کرد وتم ینی کەس ناتوانێت ئینکاری لابوونی ڕێکخراوێکی گەورەی وەکوێتی ژنامکە لە 31 ساڵی خەباتیا کە کۆمەڵێک چالاکی کردووە بێگومان کۆمەڵێک خۆپشاندانی کردو کۆمەڵێک ناوەندی و شار کۆکردنەوەی ئیمزامانەی کردووە بەڵام لامان کاریشە گلەیتان لێ دەکرێت دەڵێن ژنان لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا تونند و تیژی جەستەیان بەرامبەر دەکرێت تونند و تیژی سێکسیان بەرامبەر دەکرێت ژن لەسەر شەرەف تاوەکو ئێستا دەکوژرێت فرەژنی تاوەکو ئێستا هەیە لە هەرێمی کوردستان وەکو ناوەندێک زۆر جار دەڵێن هەرێمی کوردستان بووکی ڕۆژەڵاتی کوردستانە چ لە گەشە پێدانی چ لە پێدانی مافی ژنان و کچانومان بەڵام هەندێک حاڵەت و دیاردە دەبینین زۆر نەشازن ینی ئەم بابەتانە ئەڵێن ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی بەرامبەریش بڵێن ئافرەتان تا ئێستا نەتانتوانیوە یەکدەنگ بن تا ئێستا نەتانتوانیوە ناوەندێکی فشاری گەورە دروستکەن نەتانتوانیوە لۆبی گەورە دروستکەن بۆ خۆی ئەوەی کە گلەیی ئەەکەن بڵێ ڕاستە حەقی خۆیانە کە گلەیی بکەن چونکە ئەوان زیاتر لە ئێمە ڕائەبینن کە بیکەن زیاتر ئەبێ زیاتر ئێمە بکەین لەوەی کە کردومانە و بەردەوامیش بین و شێوازەکانی بگۆڕین بەڵام ئەوەی کە بۆچی ئەمانە ماوە ڕاستە ئەم هەوڵانە هەمووی دراوە هەموو بڕیارەکان بەڵام گۆڕانکاری کۆمەڵ وا ئاسان نییە وا ئاسان نایەتە دی ئێمە پێویستمان بە شۆڕشێکی کۆمەڵایەتی هەیە کە هەموو یعنی نەک تەنیا ژن ئەمە شۆڕشی کۆمەڵە پیاویشی ژنیشی تیا بەشدار بێ بە هەموو جۆرە فیئاتەکانیەوە ئەوە لە کوردستانە تا ئێستا نییە یعنی نایبینی زوڵمتان لێکرێ وەکو کچان و ژنان بە حتمما ئەمە خۆ لە سەرەوە تا خوارەوە تۆ ئەگەر لە خێزانە ببینی جیاوازیەی کە هەیە لە بینی لە پەروەردەوە کە لە ماڵا درۆ لە یەکەم شوێنی مرۆڤە کارێکی گەورەی دەستە جەمعی ئێوەمان نەبینی وەکو ڕێکخراوەکانی ژنان کار زۆر کراوە ڕەنگە نازانانی بۆ نمونە ئێستا لەم حاڵەتانەی کە هەن لەسەر خۆپیشاندانێک بێ نازانم ناوەندێکی فشاری گەورە بێ پێکەوە هەمووتان کار بکەن زۆر کراوە بەڵێن زۆر کارکراوە ئێمە بۆ دژی کوشتن کارکراوە دژی لەزینی تونند و تیژیەکان کارکراوە هەر کەسی کە کوژرێ هەموو ڕێکخراوەکان بە یەک و کار ئەەکەن بەڵام ئەڵێم یعنی وەکو ئێمە کار ئەەکەین دژە ئێمەش هەیە کە ڕێکخراوەکانی ژنان هەمووتان یەکدەنگن هەمووتان پێکەوە خاڵی هاوبەشمان هەیە هەمومان یەکدەنگ نین حتممە چونکە هەریە ڕێکخراوە جۆرێکم لە مافەکانی ژنان بەڵام لەسەر خاڵی هاوبەشمان هەیە کە زۆرترینی ڕێکخراوەکان لەسەری کۆکن و لە زۆر تەنانەت ئێمە ناوەندێکمان هەیە ناوەندی هاوبەشی ڕێکخراوەکان کە ئەمانە بەڕاستی لەو خاڵە هاوبەشانە هەمیشە پێکەوە قسە ئەەکەن و پرۆژەیان هەیە ئێوە چەند وەکو یەکێتی ژنانی کوردستان سەرۆک مامجەلال هاوکارتان بوو کە مەڵبەندی ڕاهێنان و گەشەپێدانی ژنان بکەنەوە پێگومانیانی بۆ هۆشارکردنەوەی ژنان و بۆ زیاتر ڕۆشنبیریکردنی ژنان و هەندێک بابەتی کۆمەڵایەتی وەزان ئێستا 4 مەڵبەندتان هەیە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە زیاتر ئەو مەڵبەندانە تاوەکو ئێستا ماون چ چالایشێکی تیا ئەنجام ئەیان بڵێ نەک سەرۆک مامجەلال نەک پشتیوانی کردوین بۆکردنەوەی ئەو مەڵبەندانە بۆ زۆرترینی پرۆژەکانی ئێمە و تەنانەت بۆ پرۆژە یاسایەکانمان بۆ هەموو پرۆژەکانی ئێمە مامجەلال باشترین پشتیوانی ژنان بەگشتی بۆ و یەکێتی ژنان بە تایبەتی بووە باشترین ڕابەر بووە کە هەوڵ بدا بەڕاستی و بە ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیانە بکە بەڵێ مامجەلال کۆمەڵێک پرۆژەی بۆ ئێمە کردووە نەک تەنیا ئەو 4 مەڵبەندەی کە بەڕێز و باسیەکەی کە 4 مەڵبەندە بە ناوی مەڵبەندی ڕاهێنان و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە 4 شوێنن لە شاری سلێمانی کە بڕیار بوو لە هەموو شار و شارۆچکەکان بکرێت بەڵام دواتر بەهۆی قەیرانەکان و ئەمانەوە تا ئێستا تەنفیز نەکراوە چەند وابزام لە بەرنامە هەیە ئەمای کە هەیە لە هەڵەبجێ و لە
هەڵەبجەی شەهیدە هەڵەبجەی بڵێ شارە زورە لە سەی سادەقە لە دەربەندی خانە. جگە لەوە ئێمە یەک کۆمەڵ پرۆژەی ترمان هەیە کە بە هاوکاری مام جەلال کراوەکو نەخۆشخانەی سۆزی دەرونی کە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی سەحە کە لەسەر پێشنیازی ئێمە و پشگیری بە ڕێز مام جەلال ئەو خەسەخانەیە کراوە بۆ ئەو کەسانی کە ڕوبەڕووی فشاری دەرونی ئەبن و پێویستیان بەوەیە کە ماوەیەک چاودێری بکرێن. سنتەری ڕاوێژکاری خێزانیمان هەیە هەر بە هاوکاری تەندروستی کە بۆ ئەو کەسانەی کە ئەچنە ژیانی خێزانیەوە بۆ ئەوەی ڕاوێژکاریان بکە. سنتەری پشکنینی شەرپەنجەی مەمکمان هەیە شەر بە هاوکاری لەگەڵ دارەی سەحەی سلێمانی بۆ پشکنینی پێشوەختە بۆ ژنان. ئەو مەڵبەندانش کە هەر لە ناوەکەی خۆیان مەڵبەندی ڕاهێنان و گەشە پێدانی کۆمەڵایەتی بۆ هەموو جۆرە چالاکیەکی ژنانەی تایە بە بێلایەنی ینی بۆ هەموو بەردەوامن هەر ئەو مەڵبەندانە بە بێلایەنی کار ئەکات ینی بۆ هەموو ژنێکە نەک بڵێ ژنانی یەکێتی ژنانیا ژنانی یەکێتی نیشتیمانی هەموو ژنێک لە ناوچەکە ئەتوانێت لەو مەڵبەندانە سوودمەند بێت لە ڕێی دەوراتەوە لە ڕێی پێشەنگاوە لە ڕێی چالاکی هەر چالاکیێکی ترکە ئەکرێ چالاکی هوەری بێ وەرزشی بێت تەنان زۆرترینیان تیمی وەرزشیشیان هەیە بۆ تیمی کچانی وەرزشیان هەیە. بڵێ باشە سوپاس دەکەین. نازام لە کۆتایی ئەگەر تۆ شتێکت ما بێت ڕوولا لایەنە پەیوەندیدارەکان بکەیت لەبەر پرسەکان بکەیت بۆ ئەوەی کە وەکو ژنان و کچان بتوانن زیاتر مافەکانتان بەدەست بێنن بتوانن ڕوێکی گەشتی جوانی هەرێمی کوردستان پیشانی هەمووی جیهان بن لە بابەتی دەستێنانی مافەکانی کچان و ژنان. بەڵێ دیارە مەسلەی ژنان مەسلەیەکی ئینسانیە مەسلەیەکی مرۆڤایەتیە ئێمە و ڕەنگە هەموو کەسێکیش پێویستەوە بێ داواکار بێت کە ئەمە مەسلەیەکە ئەوە نییە تەنیا ژن بیکات ئەمە مەسلەی کۆمەڵە ئەبێ هەموو لایەنەکانی کۆمەلگا هەوڵ بدەن بۆ ئەوەی ئەو گۆڕانکاریە کە پێویستە بکرێ لە کۆمەڵەوە چ لە پەروەردەی سەرەتاوە هەتاوەکو کۆتایی تا بەرزترین دەسەڵات ئەبێ هەوڵ بدات بۆ ئەوەی ئەو گۆڕانکاریە بێتە دی ئەو گۆڕانکاریە نێتە دی ئەگەر هەر بە نووسین بێت و بە بەرنمەیەک بێت وابزانام زۆرتر دوا ئەکەوێت زۆرتر بۆیە گرنگە کە پلانی استراتیژی تەنانەت حکوومەتی هەرێم و هەموو حیزبەکان و هەموو لایەنە پەیوەندیدارەکان پلانی استراتیژیان ببێ بۆ ئەوەی یەکسانی و بۆ یەکسانی جێندەری و گۆڕانکاری کۆمەڵایەتی بەرەو ئەوەی کە نەهێشتنی ئەو بۆشاییە و ئەو تونند و تیژیە لە نێوان مرۆڤەکانە. سپاس بەڕێز سەیوان ڕۆستەم ئەندامی سکرتایەتی جێتی ژنانی کوردستان دووبارە پیرۆزە و سپاستانەکەی. داچینە بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان هاوکارمان کاروان نازم بابەتێکی ئامادە کردووە لەسەر هەناری هیران کە بۆ شەربەت و بۆ دەرمان بەکاردێنرێت. کارگەیەکی بەرهەمهێنانی دۆشاوی هەنارە لە نەحیەی هیرانی سەر بە قەزای شەقڵاوە کە بۆ یەکەمین جارە لە سنوورەکە دەکەوێتە کار. وە خاوەن کارگەکە ئاماژەی بۆ دەکات ڕۆژانە دەیان تۆن هەنار لە جوتیارانی ناوچەکە وەردەگرن و بە شێوازێکی تەندروست دۆشاوی لێ بەرهەم دێنن. ئەم جیازە لە سەرەتایی پێگەیشتنی هەنار ئەم ساڵ بیرمان لەوە کردەوە کە جیازێک یان کارگەیەک بێنین بۆ ئەم سنوورە بۆ ئەوەی کاراسانی بکە بۆ جوتیارانی ئەم دەبەرە کە ئەو دەبەرە ناوچەیەکە پێ هیران و نازەرین و دەوروبەری لە ڕووی بەرهەمهێنانی هەنار ناوچەیەکە لە ڕیزی پێشەوەیە لە کوردستان و هەناری باش و بەتام و بەلەزەت بەرهەمهێنیە و ناوچەیە بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە کارگەیەک بێنین بۆ ئەوەی خزمەت بە جوتیارانی ئەم سنوورە بکەین بۆ بەرهەمهێنانی ئاوی هەنار جام ئاوە بۆ سرکە ئەشێ بۆ ئاوی سروشتی هەنار تەبیعی ئەشێ
و بۆ بەشی دووەمی پرسیارەکەت بەڵێ ئەم جیهازە ئەشێ بۆ شەربەتی ترێشەشێ و ئەتوانی مێویژش زستانان شەربەتی تەبیعی مێویژی کە دروست بکات. بەخۆی هەنار ناوچە لە بۆ ناوچە جیاوازە لێرە لە مانجینەوە هەنار پێدەگا تا کۆتایی مانجی 11 و بڕێن سەرەتای مانجی 12 هەنار دەبینێت. هەنار و نازەنین لە کۆنەوە بیستومانە هەنار و نازەنین هەنارێکی بەتام و بەلەزەتی هەیە، هەنارێکی خۆشی هەیە، هەنارێکە هەنار و نازەنین لەبەرەوەی ئاوێکی سازگاری هەیە، شوێنەکەی ساردا بۆ هەنار شیاوە. بەڵێ هەناری ناهیدان و نازەنین لە پێشەوەی هەموو هەنارەکانی کوردستان. ئەم جوتیارە دوای ڕنینەوەی بەرهەمەکەی ڕووی لەم کارگەیە کردووە و خۆی دەڵێت ساڵانە زیاتر لە 50 تۆن هەنار بەرهەمی باخەکەیەتی و وەک پێویست لە بازاڕەکان ساغ نابێتەوە. با پێویستیشی زانی حکومەتی هەرێم هەنگاوی کردداری بنێت لە ڕووی کەرتی کشتتوکاڵیەوە. ئێستا کەکە و کارگەیە بۆمە هاتووە، یعنی ئیسپادەی زۆرمان لێ کردە. پێشتر ئەمە ئەو هەنارەما سێ بەشی لێ خەسارە، دەمان ناردەگومت جێ سەرف نابوو، بەخۆ پێمان داناکوترا. بەس ئێستا لەوەتی ئەو کارگەیە هاتیە ئیسپادەی زۆرمان لێ کردە، هیچ هەنارێکمان خەسار نابی. هەناری قەرشتی سێ بەشی بەخۆمە بەرام دەینی، لە بۆ شەربەت، لە بۆ سرکە، یعنی ئیسپادەی زۆرمان لێ کردیا. بەخوای ئێمە حەز ناکەین هیچ هەنارێکی دەرەوەمان بووبی هەتا ئێ خۆمان سەرف نەبی. لەبەرەوەی هەناری خۆمان باوی خۆمان هەیە، لە خۆشمان زیادە، باغی خۆمان گەلە زۆرە. ساڵانە ئێوە چەند تەن بەرهەم دێن لە باغی خۆتان؟ بەخوا ئێمە وەکو ئێستا شخصی باغی خۆم مچینە 56 تەن بەس بە خۆم بەرهەم دەین، بەس بە خۆم. دەستیان خۆش بێ. ئەمە چەند ساڵن پێش ئێستا زۆر بەڕاستی پێوێ بە هیلاکە چوین، ینی زۆر پێوەماندی دەبوون کە ئەم هەنارندەینا و دایوەشینە و ئەوە زۆر ئاسانکاری کردە. دووسێ ئیشی لە کۆرەمە کردیتەوە، ینی لۆنمونە ئەمە هەناری بە ساغی دەینی بەس لێکنەوە کە عیدیمەیە ئەوان لۆمان دەکەنە مەسە دنک و دەکەنە ئاو شەربەتەکی فرێشی جوانمان بەڕاستی بەدەستدێنین. زۆر باشە. بەرومەکانتان خەسار دەبوو ساڵانی ڕابردوو؟ ئەرێ وڵا پێوە بە هیلاکە چوین و خەسارەی تێدا بوو، بەس ئێستا زۆر باشە. یعنی ئێستا هوردەکان زۆر ئیزعاجە کاتی بەدەستی داوەژین، بەس ئەو جیهازەیان کە هینایە، یعنی هورد و درشت و هەرچی بینی ئەوە لۆمەی زۆر ئاسانکاری کردی، هەمووی یعنی شەربەتێکی زۆر باشمانەداتێ. هەنار میوەیەکی پاییزەیە و لە سەرەتای وەرزەکە پێدەگات. کردنەوەی کارگەیەکی لەم شێوەیە وای کردووە جوتیارانی هیران و نازەنین خەمی ساغکردنەوەی بەرهەمەکانیان نەبێت. لە هەمان کاتیشدا خانمانی ڕزگار کردووە لە دروستکردنی ڕوب بە هەنار بە شێوازی تەقلیدی کۆن. کەروان نازم گەلی کوردستان نەحیەی هیرانی سەر بە قەزای شەقڵاوە. یەکێک لەو بابەتانەی کە هەمیشە گفتوگۆی لەسەر دەکرێت، قسەی لەسەر دەکرێت، بابەتی گەشەپێدانی کەرتی کشتتوکاڵیە. کەرتی کشتتوکاڵی شانبەشانی پیشەسازی کشتتوکاڵی بابەتێکی زۆر گرنگە کە لە هەرێمی کوردستان هەموو لایەک داواکارن کە گرنگی پێ بدرێت، چ لە جوتیارەکان باخەوانەکان و پسپۆڕانی کشتتوکاڵی. ئێستا خۆشبەختانە لە هەرێمی کوردستان هەنراو بانگاوەندێک بابەتی لەم بابەتانە دروست بوون، بە تایبەتی لە فستیڤالانەی ڕابردوو کە کران لە فستیڤاڵی هەنار لە هەڵەبجە. من بۆ خۆم چەند کارگەیەکم بینی هەنگاو بانگاو کاری لەو شێوەیان کردووە. لە هەڵەبجەش بامان شێوە چەند کارگەیەکی و کارگەی هیرانە هەیە کە بە پیشەسازیکردنی کشتتوکاڵ بابەتێکی زۆر گرنگە کە ئێمە گرفتە گەورەکەمان لەسەر لە کشتتوکاڵە لە بازارکردنە. لەگەڵ بە پیشەسازیکردندا دەتوانین بازارێکی گەورە بۆ بابەتە کشتتوکاڵەکان بدۆزرێتەوە و دارین لە شوێنەکانی دیکەش چاومان لەوەیە کە ئەم پیشەسازی کشتتوکاڵیە گرنگی زیاتری پێ بدرێت. تەوەری دوای بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر بابەتەی کە ئێستا زۆرمان باسی دەکەین لەوەی کە کاتی بارانبارین دواکەوتووە و بارانانی کە باریون تاوەکو ئێستا ئەگەر باسی بۆ شاری سلێمانی کە بارانێکی کەم باریوە لە ساڵانی ڕابردوو لەم وەرزەدا تا ئەم کاتە
باران دەباری وەک دەگەشتە و حاڵەتەشی کە دەوترێت پەڵەی داوایان تێربوونی زەوی بۆ ئەوەی جوتیارەکان دەست بکەن بۆی کە بابەتە کشتتوکاڵەکانی خۆیان دەست پێ بکەن و لەگەڵەوەشدا پێشببینی دەکرێت ئەم ساڵ کە دەڵێن بەهۆی کۆڤید-19ەوە زۆربەی گەشتە جیهانیەکان ڕاگیراوە و لە هەمان کاتیدا بەشی زۆری کارگە پیشەسازیە گەورەکان ڕاگیران ئەمانە ڕۆڵ و کاریگەریانە بۆ دەڵێن لە پاکبوونەوەی کەشوهەوا ئەی بۆ ئەگەر بابەتەکە بەو شێوەیە بێت ئەگەر بە زمانێکی سادە قسەی لەسەر بکەین نەک لە دوورمەوتا چۆن بۆ تاکوێسە باران نەباریەوە پێشبینیمان بۆ بارانپارێنی ئەم ساڵ چی دەبێت و لە ئەمان کاتیشدا ئێستا هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکایە کێبڕکێ لە نێوان ترامپ و بایدنتایە دوو ڕوانینی زۆر جیاوازیان هەیە ئەم دوو پیاوە ئەگەر حساب بکرێت لەسەر ژینگە کەسێکیان بە تەواوی پشتگیری ژینگە دەکات کە بایدنە و ئەو هەنگاوانەی کە لە ڕێکەوتنە جیهانیەکاندا بە تایبەتی لە ڕێکەوتن نامەی پاریس هەنگاوی بۆ نراوە بایدن بە تەواوی پشتگیری دەکات بەڵام ترامپ وەکەوەی کە کەسێکی بازرگانە وەکەوەی کەسێکە زیاتر گرنگی بە بابەتی ئابووری ناوڵاتەکەی خۆی دەدات زیاتر گرنگی بۆ دەدات کە هەلی کار زیاتر بڕەخسێنێت هێندە گرنگی بە بابەتی کەشوهەوا نەداوە تەنانەت لە ساڵی 2016 بە فەرمی لە ڕێکەوتن نامەی پاریس کشایەوە کە زیانێکی گەورە بە ژینگەی جیهانی و قەتیسمانی گەرما و ئەو کۆمەڵێک بابەت هەیە لە بابەتی ژینگەیی دواتر قسەی لەسەر دەکەین لەگەڵ پڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزەزانی شاری سلێمانی کاکاسۆ ڕۆژ باش بەخێر بێت زۆر سپاس مەمنونتم بابەتەکە ئەوەی کە ئێستا زۆر گرنگە بەلای خەڵکەوە بە تایبەتی بابەتی پێشبینیەکانە بێگومان ینی کەشناسی بابەتێکی فراوانترە لەوەی تەنها پێشبینیەکان بگرێتەوە بەڵام خەڵک زیاتر لە مۆرزا چاوی لەسەرتانە حەزەکە گوێ لە لێدوان و گوێی لە قسەی ئێوە بێت چەند بارانباری وەکەی بارانە بارێت کەی بەفرە بارێت ڕێژەی بارانباریمان پێشبینیتان بۆم بابەتانە چۆنە ئێستا لە دەم شاری سلێمانی ئەگەر حساب بکەین تاوکو ئێستا چەند بارانباریوە ئەم کەم بارانباری نەگرفتی بۆ دروست نەکردوین بڵێ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ بەرنامەکەتان تەمان ئەوەی کە بەرگەی یەکەم کە جەناب ئاماژەی پێ بابەتی پێشبینیەکانی کەشوهەوا بەشی پێشبینی ئێمە لە سەرەتاوە ئێمە وتومانەکە بەڕێوەبەرایەتی کەژناسی بۆ مەلەرزەزانی سلێمانی بەشی پێشبینی نییە هەر وەکو ویزگەیەک کە چاودێری ڕەگەزەکانی کەشوهەوا ئەکات و ڕەگەزەکانی کەشوهەوا تۆمار ئەکاکە بۆ ماوەی 24 سعات و هەموو سعات جارێک ڕەزەکان و ئەو ڕەگەزانە تۆمار ئەکات و کولی 3 سعات جارێکیش ئەم داتا و بەیاناتانە دەدرێت بە ویزگەی سەرەکی لە هەولێر و بەشی پێشبینی لە بەڕێوەبەرایەتی گشتی کەژناسی هەرێمە کە ئەوانیش بەپێی ئەو ئیمکانەتی و بەپێی ئەو توانایی کە ئێستا لەبەر دەستایە پێشبینەکان بۆ ماوەی 48 سعات بڵاو دەکەنەوە لە ڕێگەی ئەو پەیج و ماڵپەڕانی کە هەیە بڵاو ئەکرێتەوانێ و بەشی پێشبینی هەروەکو تەوزیحێک زیاتر بۆ ئامادەکردنی ڕۆژانی داهاتوو و پێدانی زانیاری لەسەر ڕۆژانی داهاتوو بۆ ئەو گۆڕانکاریانی کە بەسەر کەشوهەوادادە هەڵبەتە ئەمە لە کاتی خۆیدا لە بیدایە تاکە پێشبینی کراوە بە شێوەیەکی تەقلیدی و بە شێوە کلاسیکی کە هەبووە کۆمەڵی ویزگە هەبووە کە ئەم ویزگانە داتاکانیان ناوە بە ویزگەی سنتەر کە ئەمە کاری تەجمیع و کۆکردنەوەی ئەو داتا و بەیاناتانە بۆ دوای ئەوە خستنە سەر نەخشەی کەشوهەوا و پاشان تەحلیلکردنی و پێدانی زانیاریەکان بەڵام ئەمڕۆ بەهۆی ئەو پێشکەوتن گەورەی کە لە جیهانی بینی و شۆڕشی پیشەسازی و ئەو عەولەمەی کە ئەمڕۆ هەیە بەشی پێشبینەکانی جیهانیش کە ئێستا خۆی لە کۆمپانیای گەورە و عیملاقا ئەبینێتەوانەوە کە شەریکاتی GFS ئەمریکی ECMWF ئەوروپی و هەروەها چەندین شەریکاتی گەورە کە ئەمانە بە مشتەرەکی ئەم پێشبینیانە ئەکەن لە ڕێی ئەتیمادکردنە سەر مانگە دەستکردەکانی کەشوهەوا لەسەر ئەو سیستەمە ڕادارانەی کە هەبڵاو بۆ تەوانی تایبەتن بە کەشوهەواوە لە ڕێی ئەو کۆمپیوتەرە پێشکەوتوانی کە هەیە ئەو نەخشە کەشوهەوایانە بڵاو ئەکەنەوانێ و جاری وا هەیە ڕۆژانە مەسەلەن بۆ نمونە لە ڕۆژێکە 4 جار ECMWF ئەبدەیتی ئەو خەرائیتانە ئەکاتەوە ئەمە زیاتر دیقە و ئەوەی لەسرە بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستانە و بووە لە عێراقی شەبڕاستی یعنی کە عێراقی یەکێکە لە دەستگا کۆنەکانی کەژناسی کە لە ساڵی 1923 وانێ
مەسلحەی ئەنواعی جەویان پێوتووە کە هەبوو لە عێراق کە سێ فەرمانگەی ڕئیسی هەبوو لە مووسڵ و لە حەبانی و لە شعیبە ئەمانە تا ئێستا ئەیش ئامێرێکی پێشکەوتویان دەستێکی پێشکەوتوی پێشبینەکانی نییە جگە لەوەی کە لە ڕێی ئەتەرنێتەوە بڵاو ئەکرێتەوانێت بەپی ئەو ئەوانی کە GTSن کە گلوبالتاکان تا ئێستا چیمان پێڵێن بۆ بارانبارین واللهی داتاکان ئێستا تا ئێستا ئەوەی کە هەیە بەپی ئەو تحلیلکردنەی کە زۆرێک لە ڕوانگە کەژناسیەکانی جیهانەوە بۆ ئەم ناوچانە ئەکرێت پێ دەچێت کە ئەم ساڵ کۆمەڵی هۆکار هەیە کاریگەری لەسەر کەشوهەوا و مەناخی هەموو جیهان هەیە ئەوانی کە زیاتر تایبەتە بە منتیقەیە کاریگەری دیاردەی لانینایە کە بۆ ماوەی پێ ئەچێت لە مانگی ئەیلولۆ تا تشرینی دووهەم بەردەوامی هەبێت کە بەهۆیوانێ ئەگەری لاوازبوونی بارانبارین هەیە یان لە ئاست خوار تێکڕایەکانیەوە بێ بەڵام پێ دەچێت کە لە وەرزی سسانە ئەمە گۆڕانکاری بەسەرا بێت و بارانبارین بگەڕێتەوە سەر بڕوو ڕێژەی خۆی ینی پێشبینی کراو بۆ ئەوە لە وەرزی پاییزدا باران کەم بێ پێشتر ئەوە لە زۆرێک وەکو عەرزم کردی ئێمە چکە دەستگایەکی پێشکەوتوی کەژناسیمان نییە لە هەرێمی کوردستانیشە یان لە عێراقیشە هەر ئەوەی کە ئاماژەم پێ ئەوەی کە ئەو پێشبینەیە کە ئەکرێت لە بەڕێوەبەراتی گشتی کەژناسی هەرێم بۆ ماوەی 42 سەعات بەپێ ئەو ئیمکانەتی ئەویش کە لەبەردەستایە کە زۆرێکی تریش لەو دەستگایانەی ترکە بۆ ناوچەکە چکە ئەوە ئەزانین کە ئێمە کەشوهەوا سنووری سیاسی نییە سنووریەکە کە هەموو ناوچەکە ئەگرێتەوە ئێمە کە ئێستا ئەڵێن ئەو نزمە پاڵە پسووی هاتوۆتە سەر ئەم منتیقی و بارانبارین بووە بە تاکید چەند ڕۆژە لەمەوە پێش کاریگەری لەسەر وڵاتی شام و لەسەر فەلەستین و لەسەر لوبنان و وڵاتی میسر هەوە پاشان ئەگاتە لای ئێمە و پاشان ئەچێ بۆ شوێنانی تر و کاریگەری لەسەر ئەبێت لەبەر ئەوە کە بەعام بۆ پێشبینی کراوە بۆ ئەم ناوچەیە لە سەرەتای وەرزی پاییزەوانەیە ئیشارەت بەوە دراوە کە بەخۆی کاریگەربوون و زاڵبوونی دیاردەی لانینا پێ دەچێت ئەم ساڵ بارانبارینی وەرزی پاییزمان کەمتر بێت یانڕایە دیاردەیەکە کە ئەمانە کۆمەڵێک دیاردەن کە پەیوەستە بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ناوچەکانی ئۆقیانوسی ئارامدا لە کەناراوەکانی ئەمریکای باشوور لە کەناراوی پیرۆ و شیلی ئەمە ئەبێتە هۆی گەرمبوونی ساڵانە جاری وا هەیە دەوراتە ئەمە بەخولە ئەبێتە هۆی گەرمبوونی ئاوی ئەو منتیقەیە جاری وا هەیە گەرم ئەبێت کە دیاردەی ئالنینۆ دروستە بێت کە وەکو پێرار ساڵ ئەم دیاردەیە زاڵ بوو لە ناوچەیەدا ئەو بڕێکی زۆر بارانباری لە ناوچەکانمانە باری کە 1370 ملیم باری بەڵام کە دیاردەی لانینا زاڵ ئەبێت بریتە لە ساردبوونی ئاوەکە ساردبوونی ئاوی ئەو ئۆقیانوسەکە ئەمە کاریگەری تری لەسەر وڵاتانی تر ئەبێت بۆ نمونە لە ناوچەکانی ئوسترالیا ناوچەکانی ئەندەنوزیا فلیپین کە ئێستا لە ماوەی پێشوە باش ئەی پێشبینی زۆر باران بۆ زستان چۆنیانی لە زستانی بەپێی ئەو پێشبینیانەشی کە زۆرێک لە نەخشە جیهانیەکان و بەپێی زۆرێک لەو توێژینەوانی کە بۆ ناوچەکە کراوە پێ دەچێت کە زستان تا ڕادێک بگەڕێتەوە ئاسی خۆی بارانبارین بگەڕێتەوە ئاسی تێکڕایەکانی خۆی یعنی ئەم پاییزەمان باران کەمە بەپێی ئەوە پێ دەچێت کە لە خوارد تێکڕایەکان و یان ئەگەر هەیە بگۆڕێت لە مانگی 11 یان لە 12 ترێمە چکە لە 20 12 ئەچینە وەرزی زستانەوانێ باشەکەک ئەسو ئەی تاوکو ئێستا باران چەند باریوە لە سلێمانی ساڵانی ڕابردوو چەند بۆ تا ئێستا تا ئەم کاتی کە هاتیشم بۆ لای جەنابان 0.2 ملیم باران باریوە لە ناو سنتری پارێزگای سلێمانی بەڵام بەڵێ نەگەشتوتە 1 میلیمیتر نەخێر نەگەشتوتە 1 بەڵام پێ دەچێت کە کەشوهەوا بۆ ڕۆژانی داهاتووش ناجگیرە ئەگەر هەیە کە کاریگەری ئەو نزمە پاڵە پسوێت لەسەر ناوچەکەیە و ئەگەر هەیە لە ڕۆژانی داهاتوودا بارانبارین ساڵین ڕابردوو چەند بارانباری بەراورد بە ساڵی پارتا ئەم بەروارە 74 ملیم بارانمان هەبوو تا ئەم کاتە و پێرا ساڵیش نزیکەی 84 ملیم بارانمان هەبوو بەڵام پێم خۆشە ئیشارەتی بەوە بین کە ڕەگەزی باران خۆی ڕەگەزی باران یەکێکە لە ڕەگەزە گرنگەکانی کەشوهەوا خۆی ئەو تایبەتمەندیەشی هەیە کە ناڕێکی لە دابەشبوونیا بەپێی کات و شوێنە بۆ نمونە وەرز هەیە وەرزی بارانبارین زوو دەست پێکە مەسەلەن بۆ نمونە لە 2015 لە 6 نوە بارانبارین دەستی پێکردووە وەرزیشمان هەبووە لە 30 دەستی پێکردووە وەرزیشمان هەبوو لە بە هەردوو مانگی 10 و 11
ملیمێک باران نەباری بەڵام ئاساییە بارانەکەمی کە هەمان تا ئێستاش ئاساییە تاکەی ئاساییە بێ ئاوا تا ئێمە چکە ئێمە احتیمات بکەینە سەر ئەوەی کەوا مەسەلەن کاتی ئەو پەڵەی کە دیاری کراوە کە لە 15 دە عادەتەن ناوچی خۆمانە لە 15 دە تا 15 یانزە پەڵە پێویستە بێرێت کە تا 15 یانزەش ئەگەر ئەوەش ئەگەر این بێت احتیمالی ئەوەش هەیە کە زۆر جار کە باران کەم بووە نەگەشتونێت ئەوەی کە هێشتا بڵێ جارێ باز لە وشکە ساڵی و ئەم شتانە بکەین جارێ زووە بۆ بابەتی وشکە ساڵی بەڵام بۆ بابەتی ئەوەی کە بابەتەکە ئاساییە نۆرمالە کەم ڕێژێتادیە تا ئێستا بابەتێکی دیکە کە باسی بکەین زۆر کەس دەیگوت بۆی کۆڤید-19 زۆر لە کارگە پیشەسازی جیهانیە گەورەکان لە کارکردن ڕاوەستان ئەوەی کە لە ئیتیفاقی پاریستا ئەویسترا بۆ ژینگە بیکەی بەبێ ئەوەی کە ترامپ کشایەوە و دواتر وڵاتی چینی شووتی ئەگەر ئەوان بەو شێوە بکشێنەوەیش بەردەوام بوو لە پیشەسازیەکانی ئەوروپا کلەیە کرد بەڵام لە هەمان کاتە ئەوانیش هەر بەردەوام بن لەو بابەتانی کە کاریگەریان لەسەر ژینگە هەبوو بە گەورەی وتیان ئەوەی کە ئیتیفاقی پاریس دەیکرد کۆڤید-19 کردی بۆ ژینگە ئەمە کاک ئاسۆبێ ڕاستەخۆ ئەمە لەمسی ئەم بابەتە بکەین کە بۆ نمونە هاوینەکەمان هاوینێکی فێنک بێت و زستانەکەمان زستانێکی باران بە باران و تەڕ و توش بێت بڵێ ئەوش بەشێکە لەو گۆڕانکاریانەی کە بەسەر کەشوهای ژیانە هاتووە ئێمە لەسەر مەوزوعی پەتای کۆرۆنا کە لە مانگەکانی 34 و ئەمانە کە زۆرێک لە ناوچەکان بە هەرێمی کوردستان شەوانە کەرەنتین کراکە زۆرێک لەو سوتەمەنیە تەقلیدیانی کە بڕێکی زۆر لە گازە گەرمکەرەکانی تیابوو کەم بۆوانێ زۆرێک لە کارگەکان وەستا کە هەمان شێوە ئەو سوتەمەنیانە بەکارێنن بەڵام بەپێی ئەخیر راپۆرت کە لە جیانە بڵاو کراوەتەوانێ پەتای کۆرۆنا نەبووتە هۆی وەستاندنی گۆڕانکاریەکانی کەشوهەوە چونکە گۆڕانکاریەکانی کەشوهەوە ئەو کاریگەری و ئەو دەرەنجامانی کە ئێستا ئەیبینین لە بەرزبوونەوەی پلەیەک بۆ پلە و نیوەک پلەی گەرمی زەوی و ئەم حاڵەتە ناتەبیعیانە لە زۆر شوێن بارانبارینی زۆرە بێت لە زۆر شوێن وشکە ساڵی و بیابان و ئەمانە نەبووتەوە ئەمە هەمووی دەرەنجامی چەندین ساڵەی پێشووتر و زۆربوونی بڕی ئەو گازە گەرمکەرانی کە ئەچێتە هەوا کە پێوتێ گرین هاوس گاسز کە لە دووەم ئۆکسیدی کاربۆن گازی میسان ئۆکسیدی نەیترۆز ئەمانە پێکهاتووە کە ئەمانە زۆرێک لەم وڵاتانە کە چەند پێشتر چەندین ئیتیفاقیاتی عالەمی بە تەنانەت ئەخیر ئیتیفاقی پاریسەوانەیە کە دوایی زۆرێک لە وڵاتە زلهێزەکانیش لێی پەشیمان بوونەوە نەبووتە پەتای کۆرۆنا نەبووتە هۆی وەستانی ئەو گۆڕانکارانی بەسەر کەشوهەوادا دێن بەڵێ تا حەدێکی سنووردار کاریگەری هەبووە بۆ نمونە بەپێی ئەو راپۆرتە لە مانگی نیسانی ئەم ساڵە ڕێژەی گازی دۆمۆکسیدی کاربۆن کەم بۆ تۆ بەراورد بە نیسانی 2019 بەڵام لە حوزەیرانی ئەم ساڵە دیسانەوانێ ڕێژەی دۆمۆکسیدی کاربۆن بەرز بۆتەوانێ و ئێستا کە ئەبینین ئێمە ئەم ساڵ مانگی نۆ گەرمترین مانگی ئەیلول بووە لە جیهانە کە لای خۆشمان وەکو تۆمارکردن کە تۆمارمان کردو پلەکانی گەرما پلەکانی گەرما لە مانگی نۆ تا مانگی دەشت تا حدێک لە ئاست سەروتێک ڕایەکانیەوە بووە بگرە کۆڤید نابێ پێشبینی ئەوە بکەین کە کۆڤید-19 هۆکارێکی گەورە بێ بۆ ئەوەی کە بەتاچیدەوە بە پێڕ ئەو چاوەڕوانی گۆڕانیشی گەورە لە کەشوهەوا ئەگەر هەموو ئەم وزانە و ئەم تاقانی کە ئێستا لە جیهانە بەکارێنرێ بگۆڕێت بە تاقی تازە بگۆڕێ بە وزەی خۆر بگۆڕێ بە وزەی ئاو بگۆڕێ بە وزەی با ئەمانە کە پاژماوەی گازە گەرمکەرەکانی نییە تا حدێک ئەتوانین ئەمە چکە زۆرتر تەرچیز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا زیاتر لە پلەی گەرمایە پلەی گەرمایە زۆر بەرزبێتەوە کە پلە و نیوێک بۆ ڕەنجی ئێمە بارانبارین چەنە ئاسایی بێ ئێمە لە پارێزگای سلێمانی نزیکەی بەپێ و ئامارانی کە لە بەردەستمانایە 675 بۆ 700 ملیم باران تێکڕایی بارانبارینە لە سنووری پارێزگای سلێمانی اینجا هەر بۆ ئەو تەوزیحی و جەناب لەوانەیە پەتای کۆرۆنا زۆر ئیشی تەخیر کردوون چونکە ئەو ماوەی کە کەرەنتین بووە ڕوانگەکردنی کەشوهەوا چاودێریکردنی کەشوهەوا وەستاوە ئەمەش ئەڵێ زەرێکی هەبوو بەڵام وەکو عەرزیشم کردی لە نیسانی ئەم ساڵە تا ڕادەیەک کەم بۆتەوانێت بڕی گازە گەرمکەرەکان بە تایبەتی گازی دۆمۆکسیدی کاربۆن بەڵام لە حوزەیرانە بەرز بۆتوانێت دیسانەوە ڕێژەکە بەرز بۆتوانێت لە بەری دیسان و کارگە و هۆکانی گواستنەوە کەوتنەوە گەڕ و بڕێکی زۆر لە وزە کۆنانە بەکار هاتوۆتەوە بڕی گازە گەرمکەرەکانی ناو بەرگە هەوا زیای کردوتەوانێت ئێستا ئێمە جارێ زووە بۆ ئەوەی کە بڵین لە پارێزگای سلێمانی ئێمە ڕێژەکەمان چەند ئەبێت بابەتەکە بە پێی پێشبینیەکە
جارێ گرفتێکی وامان دیێوانە بڵێ تا ئێستاژ ئەتیادیە بەڵام ئیتر جارێ ئێمە ئەو بارانانی کە ئەبارێت بەپی ئەو ئامارانی کە هەیە لە 150 بارانبارینی وەرزی ئەکەوێتە وەرزی پاییزەوە لە 150 ئەکەوێتە وەرزی زستانەوە لە 135 شێکێتە وەرزی بەهارەوە ئەمە ینی هێشتا وەرزی زستانمان لە بەردەمایە لە 150 بارانبارینەکە تەواو بکات و لە 135 وەرزی بەهاریشمان ماوە کە ئەمانە شەمووی زۆرترین بارانەکان دەکەوێتە ئەو دوو وەرزەوانە. ئێستا بابەتە گەرمەکە هەڵبژاردنەکانی ئەمریکایە و ئەوەی کە ئێستا تاوەکو ئێستا هەر ئەنجامەکان بەردەوامن لە هەندێک ویلایەت بەشی زۆری دەنگەکان جیا کراونەتەوە. ئەوە ئێستا لەسەر شاشەی گەلی کوردستانن لە ئەنجومەنی گشتی تاوەکو ئێستا ترامپ 213 کورسی بەدەستێناوە و بایدن 238 کە بایدن تاوەکو ئێستا لە پێشەوەیە. وەزان بۆ وەکو کەشناسەکان و وەکو ئەوانەی کە پسپۆڕانی کەشناسی ئەمە جامانە دڵخۆشکەرم بۆ ئەوە کە بایدن دەچێت. بەتاکید چووکە کەش و هەوا چارەنووسی گۆی زەوی دیاری ئەکات ئێمە بەراورد بە ساڵانی پێشووتر ساڵانی پێشووتر کەش و هەوا چۆن بۆ ئێستا چۆن بووە و خۆشبەختانە من لەو ماوەی پێشەوە کۆمەڵێک لقاءم بینی هینی هاوڵاتیانی ئەمریکی کە زۆریان ملاحەزەم کرد زۆریان تاکید نەکەنە سەر کلایمێت چێنجەکە گۆڕانی کەش و هەواکە ینی تاکیدیان لەسەر ئەوە ئەکرد بەکەم چوار بنەمای سەرەکی هەبوو ئەمە دەنگی لە سەرینێکیان گۆڕانی کەش و هەوا بوو کە من ملاحەزەم بوو هەرچێکیان باان کرد باسی گۆڕانکاریەکانی کەش و هەوای کرد کە ترامپ چۆن ئیهمالی کردو بایدن چۆن بایەخی پێ ئەگەر وابێت چونکە پێشتریش ئێمە لە بینیمان لە ئیتیفاقی پاریسە هەموو وڵاتە زلهێزەکان ئیتیفاقیان کردووە پێشەوە چەندین ئیتیفاقی تر کراوە وەگە ئیتیفاقی کیۆتۆ ئیتیفاقی کۆبنهاگن ئیتیفاقی ڕێدۆجانیرۆ ئەمانە هەمووی ئیتیفاقیان کردو هەمویان بەشداریان کردو هەمویان تەوقیعان کردووە کە لەسەرەوەیەوە حدێک بۆ ئەم گلوبال وەرمینە ئەمەی کە احتیباسی حراری پێوتێ حدێک بۆ ئەمە دابنێن بەڵام دوایی هەمووشی پاش نەزانم ئەوەی هەندێک من لە خەیاڵما بێ لەسەر بابەتەکە بڕیار بوو تا 2030 پلەی گەرمای گۆی زەوی یەک پلەی سیلیزی بێن نەخوارەوە بە پێی تەفاو هەنگاوانەی کە دایان نابوو بابەتەکە. بەڵام بە کشانەوەی ترامپ وڵاتەکانی دیکەش بە شوێنیا کشانەوە و ئەوانش دەستیان کردەوە چارەکی کاریگەری نەرێنی هەیە تر بۆ هیوان کە ئەمە ڕاست بێت و ئەمە بە هیوای چی بە هیوای خۆی کەەوە باەقێکی تر تەواو بە گۆڕانکاریەکانی کەش و هەوا لەنگری زیاتر بایدنی وەڵا بە تاچی دێمە چکە بە پێی ئیشەکەمان و بە پێی مێنەکەمان لە ئەنگری ئەوە بین کە پارێزگاری لە ژینگە بکە پارێزگاری لە کەش و هەوا و بنەماکانی کەش و هەوا بکات. بایدن قسەیەکی ڕوونی نەکردووە لەسەرەوەی کە بە ڕسمی ئەگەڕێتەوە ناو ئیتیفاقیەکەی پاریس بەڵام قسەی لەسەرەوە کرد کە پشگیری لە گۆڕانکاری کەشوهەوا ئاکات و دیاردەیەکی جیهانیە بە تایبەتی مەسەلەی گلۆبال واڕمین ئەم بابەتانەی وت تۆ ئەگەر بێت و بایدن دەرچێت ئایندەیەکی ڕوونترە بینی بۆ کەشوهەوای جیهان وەڵا هەروەکو ترامپە بێت ئەگەر ئەمە حملەیەکی ئینتیخابی نەبێت وەکو زۆرێک لە حملە ئینتیخابەتەکانی ترکە ئینەبێت جاری وایە خۆ ئیتر بەڵام کە ئەم کابراش کە ئەچێتە سەر حکم خۆ هەر خۆشی نییە یعنی چەندین جیهاتی تریش کە لەلایەتی ئەوانەش مەسەلەن خۆ لەوانەیە ترامپیش خۆی ئەوە نەبوو بێت کە پاشەکشەی کرد لە بەڵامێکێک لە بابەتە گرنگەکانیانەوەن هەمیشە پشتی پێبەسن وکو گوتم یانی چوار بنەمایەت دەستخستنی هەلی کارە لە ناو ئەمریکا چونکە ئەمریکا لە ماوەی ڕابردووە ڕوبەڕووی خێرانێکی گەورە بووەوە تا ڕادێکی زۆر پێش هاتنی کۆڤید-19 ترامپ توانی ینی هەلی کار زۆر بۆ گەنجان بڕخسێنە ئەگەر بەهاڵە نەبم ڕێژەکە گەشتە 3.2 ڕێژە بێکاری لە ئەمریکا دواتر هەم بەرز بوویەوە ینی ئەمە یەکێک نابێت لەو خاڵانەی کە کاندیدەکان نەتوانن بۆ نمونە بە تەواوی پابندی ئەو اتفاقیانە بن؟ واللهی ئیتر ئەمانە هەمووی وڵاتی سەرمایەداری گەورن ئەمانە پیشەسازی و سەناعاتی گەوریان هەیە ناژێن مەسەلەن ئەو اقتصاد و ئەو ئابووری خوان بکەن بە قوربانی ئەوە ینی پێشتریش ئەمە بینراوە ئیتر بەس ئەمە ئومەیەکە ئەیاتۆ بە خەڵکە هێنراوەتەوە باسی مەوزوعی کەشوهەوا و کەژناسی خراوەتەوە ناو بابەتەکە و یعنی جێی ئەوەیە کە بایەخی پێبێرێتەوانەیە ینی هیوایەکتان بە بایدن هەیە بە هەر لەسەر ئەو هەڵبژارتەکانی ئەمریکا زۆرجان ترامپ دەیگوت ئەم بابەتی گلۆبال وارمینە بابەتێکی هێندە گەورە نییە هەیانی ئەمە
بابەتێکە لە خەیاڵی زاناکانە هەیە بابەتەکە وایە خۆی بەتەکی دوانە مەسەرم بۆ نمونە مەسەرم ئەو گۆڕانکاریانی کە بورە گلۆباڵوانمەوەسمان قەتیسمانی گەرما بەڵێ قەتیسبوونی گەرما احتیباسی حراری ئەوەی کە مەسەلەن نەتیجەی ئەوە هەر ئێستا هەر ئەم ساڵ چەندین حاڵەتی مەداری لە ناوچەکانی کەناراوەکانی ئەمریکا بوو ئەمە هەمووی دەرەنجامی ئەو گۆڕانکاریانەیە کە لە کەشوهەوایە ئەسا بۆ نمونە لە یەک دوو ڕۆژی ڕابردووە گەورەترین ئەعساریان ئەو گەردەلوولەی کە لە مەنتیقە خولگەیەکانە ڕوئایە لە کەناراوەکانی فلیپینا ڕوویە کە خێرایی با گەشتۆتە 300 کیلۆمەتر لە سەعاتێکە بارانێکی زۆر کە لە یەک ڕۆژە ئەوەی کە من گوێم لێبوو لە یەک ڕۆژە نزیکەی 300 ملیم باران باریوە ئەمانە هەمووی دەرەنجام بەشێکە لە دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەگەر ئەمانە بە نظری ئەتیبار وەرنەگیرێت و بایەخی پێنێن و کە ژینگەی زەوی بەرەو تێکچوون ڕۆشتووە و کەشوهەوای زەوی بەرەو خراپی ئەڕات ئەبێ حەلێکی بۆ بدۆزرێت ئەماوەی 4 ساڵی سەرۆکاتی ترامپ وەکو پیاوێکی بازرگان بینیت یا وەکو سەرکردەیە کە لە هەمان کاردا بازرگانیشی بەلاوە گرنگە و کەشوهەواشی بەلاوە گرنگە وەڵاهی زیاتر من ئەوەی کە بینی بێتمان خۆی کابرا پێشەوەی ببێ بە سەرۆک کابراکی بازرگان بۆ ینی لەبەرەوە ڕنگانەوەی ئەو هینەی هەرتیان ماوەتەوە بەڵام ئەمان جیایان ئەمان بۆ بە سەرۆک سەرکردەیە بەڵام هەر ئەوەی یەکێک لە مەقالەکان یا لە لێدوانەکانە نەمبیست و باسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بکە ینی گرنگی بە کەشناسی نەدەدا من ئەوەی کە من ئاگام لێبوو بێ بەڵێ هیچ گرنگێکی ئەوەی پێ نەیراوە لەگەڵ ئەوەش مەسەرەن ئێستا لەوانەیە زۆرێک لە شەریکاتی عیملاقی دروستکردنی مەحەطات و ئەچیزەی ئێوەش بێ بەڵام ئەوە شەر لە پێناوی ڕەبح و قازانج و ئابوووریەکەی خۆیاناوە لەوانەشە هەر لەو کاتی ترامپ و چەندین ئامێری پێشکەوتوی کەژناسیشیان دروست کرد بێت یەک بابەتی دیکە کە لە کۆتایی ئەم تەوەرەمەوە باسی بکەم لەسەر بابەتی بوومە لەرزەیە لەم چەند ڕۆژەی ڕابردووە لە ئیزمیر لە کەناراوەکانی تورکیا ئەو بوومە لەرزەیە ڕوویدا و ئەو بوو سونامێکی سەرەتا دروست بوو و بوو بە هەندێک زیان لە تورکیا لە چ لە ڕووخاندنی بیناکان بێ و چ لە زیانی گیانی بێ سنوورەکە لە ئێمەوە دوورە هیچ ترسمان نەبێ ئێمە هەرێمی کوردستان کەوتۆتە سەر پلێتی تێکتۆنی عەرەبی و هاوکات لەگەڵ یا هاوسێ لەگەڵ پلێتی تەکتۆنی ئۆراسیا بوو کە ئەمە لە حاڵەتی پێکدادانان و دوای ئەوەش نزیکین ئێمە لەو پشتێنە بوومە لەرزەیی کە لە چیاکانی ئەڵقۆ سەرچاوە ئەگرێت کە هەر ئەو پشتێنێکە بە ناوچەکانی ئێزمیر و ئەوانە ڕۆشتووە کە ئەگاتۆ تا شاخەکانی هیمالایە هەر لەم کاتەش ئەمە پێشم خۆشە ئیشارەت بەوە بین کە ئێمە ڕۆژانی پێرێ لەبەر ئەوەی ناوچەکانی گەرمیان کەلار و کفری و خانەقین و جەلەولا ئەمانە نزیکن لەو هێڵی بوومە لەرزەیە کە ئیشارەتمان پیاوە لە ماوەی پێشوشا چەندین چالاکی بوومە لەرزە لەو ناوچانە هەبووە ویزگەیەکی تۆمارکردنی بوومە لەرزەمان دانا کە خۆشبەختانە هەردوێنە شەو داتاکانی تۆمار کردهبوو ئەویش بۆ لە پێناو فراوانکردنی تۆڕی بوومە لەرزەی هەرێمی کوردستان کە ئێستا ژمارەی ویزگەکانی بوومە لەرزە لە هەرێمی کوردستانە بەم ویزگەی کە پێرێ داماناوە لە کەلار گەیشتە 12 ویزگە کە ئێمە دەستخۆشی بۆ ئەو سافی خۆمان ئەەکەی کە دەستیان هەبوو لە ماوەی بەیانی و تا ئێوارێ ویزگەکان دامەزان پێشبینی ناکرێت نەخێر پێشبینی ناکرێت بەڵام زیاتر بە ئاگا ئەبیت ینی لە زۆرێ لە وڵاتە پێشکەوتەکانی جیهانی شە بوومە لەرزە پێشبینی ناکرێت بەڵام ئێمە زیاتر ئەوەی مەسەن ئێستا ئێمە 12 ویزگەی بوومە لەرزەمان هەیە لە هەرێمی کوردستانە کە هەمووشی بە ئەچیزەی متەتەوری پێشکەوتووە کە ئەمانە هەمووی داتاکانی ئەنێرێتەوە بۆ داتا سنتەری بوومە لەرزە لای خۆمان لە پارێزگای سلێمانی کە لەوێ هەموو داتاکانی ئەم 12 ویزگەیە کۆ ئەکرێتەوە لەوێ پاشان شیتەڵەکرێت و پاشان شوێنەکانی و قووەتەکانی و ئەحداسیاتەکانی ئەدۆزێتەوە لە کاتێکە کە بوومە لەرزە ئەبێت خوانەخواستە بڵاو ئەکرێتەوە ئەمە وتمان پێشبینی بوومە لەرزە ناکرێت نەخێر بەڵام دەڵێن هەندێک ناوەندی هەواڵ لە تورکیا دوێنێ باسی مەترسی ئەستەمبوڵیان کردو بۆ بوو لەرزە دەکرێشتیوە واللهی ئەوان من ئاگادارنی من ئەوەی لێ بزان من چکە من خۆمەر اختصاسیشم فیزیایە
زیاتر ئەوە ئەگەر ویستیشتان زیاتر تەوزیع لەسەر مەسائلی بوومە لەرزە ئێمە ستافێکی باشمان هەیە لە بەشی بەڵام بەشێکشتان هەر جۆ فیزیاوە بزانم هەیە بەڵێ بەز آخر زیاتر ئێمە اختصاسەکەمان هەر فیزیای ئەوە بووە لە مەجای کەش و هەوایمان بووە بەڵام خەڵکی شارە زامان هەیە ستافێکی زۆر پێشکەوت و پرۆفێشنال کە ئەم 12 ویزگەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە دامەزراوە هەمووی بە جوهد و بە هەوڵ و تێکۆشانی ئەوان داماندوو نەبن. با بگەڕێنەوە لای نەتیجەکانی هەڵبژاردننی ئەمریکا کاکا سوازەکەم خۆت پێشەوەی کە بڕۆی دو تالیقت لەسەری هەبێ ئەوە کۆشکی سپیە بێگومانیانی لە دواتر دوایی کە دەرچوونی ئەنجامی هەڵبژاردنەکانی ڕاستەوخۆ سەرۆک ناچێتە کۆشکی سپی لە ساڵی داهاتووە لە سەرەتای مانگی یەکی ساڵی داهاتووە بە فەرمی سەرۆک دەست بەکار دەبێت بەڵام هەروکو ئاماژەیەک بۆ ئەوەی کە لەوەی لە هەڵبژاردنەکان دەیباتەوە مانگی یەکی ساڵی داهاتوو دەچێتە کۆشکی سپی ئەنجامەکانەرە ئەنجامانین کە باسمان کردن تاوەکو ئێستا بەڵام ئەتوانی بڵێم بایدن نزیک بۆتەوە لە بەدەستێنانی بەڵێ چونکە 230 هەیە 270 کورسی پێویستە ترامپ تاوەکو ئێستا 213ە لە بەشی زۆری وڵایەتەکانەوە یەکلا کراونەتەوە کە ڕەنگی سوور ئاماژەیە بۆ کاندیدی دیموکراتەکان و ڕەنگی شینیش ئاماژەیە بۆ کاندیدی کۆماریەکان پێچوانەوە ببورن لە ئێستاوەکو ئێستا وەکو بتمان لە دواوەیە یان ئێمە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ کەشناسان پێتان خۆشە بۆ ئەنجامە بۆ شێوە بەردەوام بێت ئەگەر هەرچێک سوودی ئەوەی هەبێت کە بە کەش و هەوا و بە مەناخی عالم هەبێت ئێمە پێمان خۆشە بە تاکید لەبەرەوەی کە وەکو ئاماژشمان پێ لە سەرەتا بایدن مؤەیدی ئەوەیە مؤەیدی گۆڕانکاریەکانی کەش و هەوایە و کە حسابی ئەوەی کەوا وعدیاوە کە حدێکدا بنرێت بۆ ئەو گۆڕانکارانی کە بەسەر کەش و هەوا مەناخی زەویدا دێت. باشە زۆر سپاس بمان ڕەنگەیشین ئەوەی کە لەسەر نەخشەکەیە 238 کورسیە بۆ بایدن کە کاندیدی دیموکراتەکانەوە دە کاندیدی کۆماریەکان ترامپ 213 کامیان دەگەنە کۆشکی سپی بۆ دەرەنجامانە بێت تاوەکو ئێستا بایدن لە پێشەوەیە و مانگی یەکی ساڵی داهاتوو دەچێتە ناو کۆشکی سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە کۆشکی سپیە بە فەرمی دەست بەکار دەبێت تەوان بە پێی تەوقیت جیاوازە ئێستا لای ئەوان شەوە لە کۆشکی سپی بۆیە بۆ شێوەیە سپاس دەکەین بە ڕێز ئاسۆ کەمال بەڕێوبەری کەشناسی بووە لە زەزانی سلێمانی سپاس دەکەی کە بۆ تەوەری بەرنامە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانیشت ئەچینە لای بڕگەی نیگا و دواتر دەگەڕێن بۆ گفتوگۆکردن لەسەر دواتەوەری بەرنامەکەمان.
لە تەوەری سێمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێک کە لای زۆر بەمان ئێستا بابەتێکی گرنگە و زۆر خەڵک چاوەڕێ و بابەتەیە بە تایبەتی لە سەردەمانی کۆڤید-19 و پێشووتریش خەڵک متمانەیەکی گەورەی بە کارتی تەندروستی نەبووەوە. پەرپرسانی هەرێمی کوردستانیش بۆ خۆیان دەڵێن کە ئێمە ژێرخانێکی گەورەی تەندروستیمان تاوەکو ئێستا لە ناو هەرێمی کوردستاندا نییە. بەڵام لە زۆربەی وڵاتانی جیهان لە وڵاتە پێشکەوتووەکان بابەتێکی دیکە هەیە بیمەی تەندروستی. لەم بابەتانەیە بە پێی ئەو کەسی کە نەخۆش دەکەوێت یاخود پێویستی بە نەشتەرگەری بێت لەم بابەتی بیمەیە دڵنەواییە کە تا ڕادەیەک دەدرێ بە خەڵک لەوەی کە ئەگەر پێویستیت بە هەر چارەسەرێکی تەندروستی هەبێ لە چارەسەری تەندروستی بێ بینینی دکتۆر بێت یاخود دابینکردنی دەرمان و پشکنینی تاقیگە بێت لەم بیمەیە هاوکاری دەکرێت. بابەتەکانی بیمە جیاوازن لەوەی کە هەرێکیان بە پێی جۆرەکەی و بە پێی بڕەکەی دیاری دەکرێت لە زۆربەی وڵاتانی جیهان. ئێسش لە ناو عێراق و لە هەرێمی کوردستانیش شەریکەی بیمە هەیە، بەڵام تاوەکو ئێستا نەبووە تا دیاردەیە کە هەمومان وەکەوەی کە لە زۆربەی وڵاتانی جیهان هەیە زۆربەی هاوڵاتیەکان بیمەیان هەیە. لە ناو هەرێمی کوردستان و لە عێراقیشدا تا ئێستا وشیارێکی گەورەی بیمەمان نییە. هەندێک کەسی وا بیر دەکەنەوە کە لەو بیمەی کە ماگانە پارەیەکت لێ وەردەگیرە خو ساڵانە لێت وەردەگیرێ بڕە پارەیەکی زۆرە، لەبەرەوە ناتوانن لە بیمەکانە بەشداری بکەن. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری بەڕێز شەماڵ شەوکەتمان کردووە کە خۆی ماستەری هەیە لە ئیدارەی بیمە و لە هەمان کاتیشە کۆمپانیایەکی بیمەیان هەیە کە لە ساڵی 2009 لە عێراق دایانوەرزاندووە لە بەغدا و بەسرە و هەولێر و سلێمانی لقیان هەیە. مامۆستا شەماڵ ڕۆژ باش و بەخێر بێن. سەرچاو لە پێشەموشتێک زۆر سپاسانەکەم بۆ ئەو وەختەی جەنابتان تەرخالتان کرد بۆ ئێمە بۆ باسی ئەو مەبەستەی تامین بیمە. ئەمەوێت لە پێشەوە بەس باسی فکریشی تامین بکەین معناکەی چییە؟ ئێمە هەموو کەسێک هەموو مرۆڤێک لە ژیانە ئەنواعی مەترسی ئەبینێت، زۆر مەترسیەتە ڕێگاوە. ئەو مەترسیانش زۆری پەیوەندی هەیە بە حیاتی ئینسانەوە با بڵێنی بەشەرەوە، وەکو مەسەلەن نەخۆشی، وەکو برینداربوون، وەکو حەوادیسی کە کەوتن، مردن، ئەو نەوعە پێڵێن تەمینی ئەشخاص. اینجا تەمینی صحی مدیکال ئینشورەنس یەتە ئەم بابەتەوە دوایی باسیکەین بە مختصری. نەوعی دووهەم پێڵێن تەمینی ممتەلەکات. لە هەمان وەختە هەموو هاوڵاتێک هەموو کەسێک لە ژیانە مەترسیەتە پێشەوە بەهۆی ئیشوکار و کەیکا لە ژیانیا. هەچ کەسە بە ئیشی خۆی، هەچ کەسە لە ڕێی خۆیەوە، هەیە مهندیسە، هەیە تاجرە، هەیە مەسەلەن مامۆستایە، هەیە قاضیە، بەو نەوعە. لە عینی وەختیشا کەرتی سێهەم پێڵێن تەمینی مەسئولیەت لایبلیتی. لەبەر ئەوەی ئێمە ممارسێ و ئیشانەکەین مەسئولیاتێتە سەر ئەو کەسانە وەکو مەسەر مهندسین مستەشارین کە مەشروعێکی هەندەسیەکەن. ئەو مەشروع هەندەسی ئەگەر غەڵەتیە بێ لەو مەشروعە بەرپرسیارە بێ بە پێی قانونەوە، ئەوەش تەمین ئەتوانێت چارەسەریکە. ئەینە شت وەکو بۆ دکتۆرەکان پزیشکەکان ئەینە شت ئەگەر غەڵەتیە بێت مەسەلەن لە دەرمانە لە عەمەلیاتە ئەوە. لەبەرەوە وەکو وتمان لە ژیانمانە ئەنواعی مەترسی هەیە. اینجا ئەو مەترسیانە ئێمە بۆی کە بتوانین بگەینە نەتیجەیەک نەک ئەو مەترسیە بوەستێنین، مەترسیەکە خۆی هەیە ناتوانێت بیوەستێنی.
شەریکاتی تەمین هەیە شەریکاتی تەمین اتفاقی لەگەڵەکە پێ عقدێک قەرەبووی ئەو شتانە بۆکە لەبەر ئەوە ئێمە هەمومان ئەگەر لە هەر لە هەر کەرتێکا بێت بەشی ژیان ئینسان بێ بەشی ممتلەکات و ئەموال بێ بەشی مەسئولیت بێ اتفاقەکرێت لەگەڵ شەریکەی تەمین ئەو وەختە شەریکەت لەگەر خاص بێ یا عام بێ عقدێک دروست ئەکرێ ئەو شتە نرخێکی بۆ دائەنرێ ئەو شتە نرخی بۆ داڕێ پێڵێن مەبلەغ التەمین سەم ئینشورت فەرقەکەی هەیە بۆ سەبیلی میسال مەثەلەن کە سیارەیە تەمینەکەین ئەڵێ قیمەتی سیارەکە بڵێن بای $10,000 ئەو پێڵێن مەبلەغ التەمین قیمەتی سیارەکە شەریکەی تەمین لەسەر ئەو مەبلەغی تەمینە سعرێک داعەنێ پێڵێن ڕێت ئۆف ئینشورنس کە سەرەکەی دانا قستێکی ساڵانەت لێ وەرەگرێ ئەو قستی ساڵانە طبعا مەبلەغێکی کەمە بەرامبەر ئەو مەبلەغی کە تەرخان کراوە بۆ قیمەتی ئەو شتە بە پێی ئەوە وەسیقەیە دروست دەبێت لە بینی هەردوو لا بە پێی شەرت و شروط ئەو وەختە هەچ خەسارەتێ بوو حادیسەی ڕوویە ئەبێ شەریکەی تەمین قەرەبوو ئاتەوە بەو کەسە کە وەختی ڕووبە ئەوە ئەم هەموو جۆرە بیمانتان هەیە لە کۆمپانیەکەدا ئەم بیمانە من ویستم بەڵێن ئەم بیمانە هەمووی هەیە هەر یەکەش طبعاً قوانینی خاصی خۆی هەیە بۆ ئەوی کە قەرەبوو بکرێ بیمەی کۆمەڵایەتیتان نییە ئەوە زیاتر پەیوەندی بە حکوومەتەوە هەیەوان نیە کۆمەڵایەتی بەڵێ زیاتر ناچێتە قتاعی خاصەوە نەخێر باشە باچمە سەر بابەتی بیمە تەندروستیەکە کە زۆر گرنگە مامۆستا شەماڵ ببوورە لەبەر کات ئەمەوێت زۆرترین بابەتەکە بگەێنم بیمەی تەندروستی چی لە ژیامانە گۆڕای ئەیان بەبەدیوەکەی کە بۆی ئاسانتری بکەم و خەڵک زیاتر بابەتە سادە لێمان تێ ئەوگات من ئەگەر بمەوێ بیمەی تەندروستی خۆم و ماڵ و منداڵم بکەن دەبێ مانگانە چەند لەم بیمەیەدا بنێم و دواتر ئێوەکو شەریکەی بیمەکە چی دەدەن بە من لە مقابل ئەگەر من پێداویستێکی تەندروستیم هەبێ مامۆستاجان خۆی بیمەی تەندروستی وەکو باسمان کوتمان کێشە زۆرە لە ژیانێک لە کێشانە کێشەی هاوڵاتیانە بڵێن بەشەری یا ئینسانی ئەچێتە ئەو کەرتەوە ئەوش هەمومان هەموو کەسێک تووشی نەخۆشیە بێ ئەنواعی نەخۆشی لە ژیانیا عینەن شت ئیتیفاقێک لەگەڵ شەریکەی تەمینە بۆ ماوەی ساڵێک ئەو وەختە طبعاً بۆ ماوەی ساڵێک قستیشی تەمین لێوەگرێ بە ساڵانە ئەو قستی تەمینە بەرامبەر ئەوەی کە بۆ مراجعاتی پزیشک بۆ کەشفیە بۆ دەرمان بۆ داخلبوونی خەستەخانە ببینیتەوە یا نەمێنیتەوە ئینپیشن ئاوپیشن ئینپیشن کە داخلی خەسان ببینیتەوە ڕۆژێ دوانسییان بە پێی حاڵەتی ئەو نەخۆشە عملیاتی بێ پارەی عملیات ئەمانە هەمووجێتە ئەو کردەوە شەریکەی تەمین تاویزەکەیەکە بەڵام بە شەرت و شروتە خۆی طبعاً شەرت و شروتەکەش ئەو مەنافع پێ بڵێن ئەو مەنافعی کە یا شەریکەی تەمین بە پێی ئەو پارەیە کە تەرخان نەکرێ لیمیتەکەی چەندە تا چەند مەبلەغێک بۆ مەسەلەن ئەڵێنە تا $10,000 مەسەلەن تا ماوەی $10,000 شەریکەی تەمین مەسئولە بەرامبەر ئەو قستەمین کە ساڵانە ئەیەی قەرەبوو بۆ بکاتەوە بۆ هەموو مراجعاتیشی دکتۆرەکان یا بۆ ئەمەلیاتی ئەوە چەندی لێوەرەگرن ئەگەر حاڵەتێک پێویستی پێ هەبوو تا $10,000 ئەوە پێیان ئەنج آخر ئەوە خۆی طبعاً ئێستا بە مۆزوعی تەمین سەحی ئێستا زۆر شارەکان بۆ بە ئیلزامی بەس لای ئێمە تام ڕادێ ئێستا ئیلزامی نییە بە اختیاریە بەڵام خۆی لە هەموو عالەما کەبی بە ئیندیڤیدۆڵ بە شخصی خۆت بەتەوێ تەمینش سەحی بکەی بۆ خۆت و خێزانێ نرخەکەی قستی تەمینەکە بەرز ئەبێت بۆ چونکە یەک کەسە یەک شخصەیەت ئەو تەمینە ئەکات لەبەر ئەوەی بەعزە نەخۆشیێک هەیە پێڵێن ئەمراض مزمنە پرێ ئەگزست وەکو کە ئێستا باوە لە ژیانمانە نەخۆشی شەکر نەخۆشی زەخت نەخۆشی ڕەبوو نەخۆشی دڵ ئەم نەخۆشیانە زۆر هەیە لەبەر ئەوە ئەم نەخۆشیانە چارەسەرکردنی و قەرەبووەکەی زۆرە کە بە تەنیا بیکەی بەڵام ئەگە تۆ کردی لە ضمنی گرووبە مەسەلەن ئێستێمە شەریکات هەیە تەمین لای ئێمە جەماعەتی UN عادەتی ستافەکان چینە بگاتە 1000 کەس 1500 کەس جامعەکان مەسەلەن
عدەتی تەلەبەکان ئەمە کەمترەکەوێت لەسەر طبعا تاوەکو عدەتەکە زیاتر بێ ئەوەڵەن قستی تەمینەکە کەمە بێ دووهەم غیطای تەمین یعنی شمولەتی ئەو مەنافعانە زیاتر ئەبێت بۆ چونکە بەپی نەزەرەی احتیمالات تەمین هەم عیلمە طبعا ئەوە تەقسیمەکرێ بەسەر ئەو 1000 کەسە بەبێ احتیمالات ئەو 1000 کەسە هەمووی تووشە خۆشی نابێ هەمووی عملیات ناکە مەسەلەن یا هەمووی زۆر کەزیێ لەوانەیە ساڵێک هەنەچ بە لای دکتۆر یا بچێ بە مراجعاتێکی کەمەکە لەبەرەوە کۆستەکەی کەمە بێ ئەمانە بە مقارنە ئەم مەجموعەیە کە کێشەیان کەمە و وەزعی سەحیان باشە بەرامبەر ئەوانی کە نەخۆشی مزمینیان هەیە و هاتوچوان زۆرە بۆ خەستەخانەکان ئێستا بۆ ڕوونتر قسە بکەین بەبوورە بتون لەبەر کاتەکە بۆی پرسیارەکانت پێبڕم بۆی زۆتری زانیاری بکەێن ئەگەر بۆ نمونە لە کۆمەڵابی من لە ناو شەریکەیەکا بم بەشداری تەمین بکەم دەبێت لەو ساڵات چەند بەم و ئەگەر بێت و خۆم بە تاکی بیکەم ئەبێت چەند بەم خۆی ئەگەر بێ حسابێکی طبعا سێرێکی ثابت نییە ئەوە ئەتیما دەکاتە سەر ئەو کەسێکە نەخۆشی هەیە نەخۆشی نییە بەردەوامی هەیە بەڵێ چونکە ئێمە بۆ ئەو مەوزوعی تەمین سەحی لە معالەمە بە پێی عمرە مەسەلەن کردومانەوە گروبات لە 18 ساڵی مەسەلەن تاوەکو 30 ساڵی تقریبن 375,000 دینار ئات بۆ مەبلغی 10 ملیۆن دینار یعنی لیمیتەکەی 10 ملیۆنە ئەو 10 ملیۆنە تا 10 ملیۆن ئێمە مەساریفین ئیتر هەرچی جۆرە مەساریفێ بێ مراجعات بێ عملیات بێ بەس بینی ئەو عمرانە لە 18 تا 375,000 لە 30 تاوەکو 45 550,000 لە 45 با بڵێن تاوەکو 55 ئەکاتە 800,000 زیابێ بە پێ عمرەکە بۆ چونکە بە پێ عمرەکە نەخۆشەکەی زیاترە بێت تەچیترە بێت ئەوە تاڵان بە لیمیتی 10 ملیۆن اینجا ئەوە ئەتیما دەکات سەر ئەو لیمیتی کە تۆ اتفاقەکەی شەریکە ئەمە لە شەریکەشە هەر وایە و لە تاکیشە هەر وایە بەڵێ هەر بە 300 خۆی ئەمە مامۆستاجان ثابت نییە کولی شەریکەیەک بەرنامەی خۆی هەیە خۆی بۆ سایقی تەمین لە هەموو عالەمە ستاندەردە ناتوانانی شەرت و شروتی وەسیقە بگۆڕی بەڵام ئەکوێتەوە سەر شەریکاتی تەمین هەچ کەسە چۆن خزمەت دەکات باش ئەمە چارەسەرەکان لە زمدیا چابینینی پزیشکە بێ دەرمانە بێ پشکنینە بێ ئەگەر چارەسەری دەروی وڵاتیش بێت تا لیمیتی 10 ملیۆنەکەی پێیان اینجا چارەسەرەکان طبعاً ئەم وەسیقانە پێڵێن ستاندەرد پۆلیسی تۆ بتێوێ ئیزافی شتی بکەی لەسەر وەسیقەکە داوا ئەەکەی ئەڵێ مەسەلەن من ئەمەیە ئیزافەکەم دووەلی عەرەبی کە لە کوردستان لە عێراق دەرچوو بۆ دووەلی عەرەبی شمولی ئەو شتم بکە یان ئەمەوێ لە دووەلی ئەجنەبی بە پێی ئەو دەوڵەتانی کە داوای ئەەکەیت شەریکی تەمین سەرەکە بۆ دانێتەوە جارێکی کە بۆی کە سەفەری کرد لە خارج بووی کە تووشی کێشەیە بووی بە پێی ئەو پارەیە لیمیتەکەشی بەدەستخوا دەبێت نەک 10 ملیۆن ئەتوانیکەی بە هەچ کەسە بە توانای خۆی قستی ساڵانەکەی زۆرترە بێ طبعاً قستی ساڵانەکە ئەتیما دەکاتە سەر غیطای تەمینەکە لەگەڵ لەسەر مەبلەغی تەمینەکە باشە لەم کاتی قەیرانەدا بۆ نمونونەکە ئێستا موچە دواکەوێت ئەم گرفتانە هەیە گرفتی کۆرۆنا هەیە ئەوە چارەسەری خۆی گرفتی کۆرۆنا ئێستا تقریبان پێش 2-3 مانگ لە هەموو لە ئیمارات و لە عێراقیشا وەسیقەیەشی ئەو ئیزافەی ئەو بڵێن ئەو کێشیان کرد بۆ سەر وەسیقەی تەمین سەحی تەمینی ئەوەشەکە تەمین ئەوەشەکرێ بەس طبعاً تەمینەوە خە گرانترەکەوێ خۆ دەزانی چونکە ئێستا فەحسی کۆرۆنا تقریبا 6,000 دینارە کولی فەحسێک لەبەر ئەوە گرانترە بێ ئەویش ئەتوانین ئیزافە بکرێت کێشەمان نییە تاوان ئەو بابەتێک کە پرسیارم لەسەر کرد لە هەندێک بابەتی پشکنی دەرمانی پزیشکی و ئەمانە هەمووی ئەکەن وانە لە کاتی کۆرۆناشە یعنی بە تەواوی چارەسەری ئەو کەساکەوێتە سەر ئەستۆی ئێوە بۆ ئەتیما دەکاتە سەر ئەو وەسیقەی ئیتیفاقی لەگەڵ شەریکەی تەمین بۆی کە بۆ دانە نرخی ساڵانەکە چەنە لیمیتەکەی چەنە باش ئەم کاتی قەیران و ئەماندا ئێوە گرفتان بۆ دروست نابێت لەم تەمینانە خۆی مەسەلە گرفتەکە چیە قستی تەمین پێڵێن پریمیەم خۆی ناوەکەی قست نییە تاوان خۆی بێت ساڵانە دەفەکرێ لە پێشەوە بۆ ماوەی ساڵێک بڵین مەسەلەن 500,000 ئەبێ و 500,000 یەکسەر دەفەکەی ئەمێنێتەوە سەر
اتفاق لبين شركة تأمين أو جهتان كي تأمين كان أتوان بك بدفعات بك معنا خاصة بو جروبات كاتفاق اللي قال أو جماعة التأمين كان أو عن ستافيان هي أو عن قصة كوكو إنير بو شركة تأمين لبر أو تقسيم قريبو ماويك باتفاق قبل شركة تأمينها ولا غيره جاء من براستي فكرة شكش معنا بلن بينها تازة شو بوتشن جامعي شو خمان لير السليماني جامعي سليماني وجامعي كومار جامعي بوليتكنيك جامعي أمريكي برنامج من كل خاص بو طلبة ومع مستعان برنامج نرخكشي زور كما كبركشي زور نية بو أوي كباري كدفع كان كم بزورنا بخوز عني طلبة معاش وشتي كمه لبر أو برنامج ما بودانان بو تا 5 مليون بس بو عمليات نك بو مراجعاتي اعتيادي بس بو عمليات بو ماوي صارك 125,000 دينار بس عاد تا 5 مليون هر عمليات عمليات إجرائي شركة تأمين بو يدفعكات ببي أو خستخانات أوفرتان بو همو دزگاکان هەیە بەس بۆ جامعەکانە من خۆمان کوردمان خاص بۆ جامعەکان بەس ئەتوانین تەطبیق کرد بۆ هەموو دەستگایەک خۆی ئێمە مۆزوعی تەمین سەحی مامۆستاژیان سابت نییە وەکو چۆن ئەڵێ تەفسیریەکەین بۆ ئەو کۆمەوە توان ینی بە کورتیەکەی ئەوەی کە بێوێ بیمە بێ پێویستێکی گرنگکە ئێستا لەم زروفەیە بتوانێت سەردانی کۆمپانیاکەتان بکات بۆ ئەوەی وردەکاری ئۆفەرەکانیان بۆفەری جیاوازە ئۆفەرەکان جیاوازە بە پێی عدەدی ئەو کەسانە بە پێی عمری ئەو کەسانە تا عدەدەکە زیاتر بێ تا ئۆفەرەکە هەرزانترە بێ تا قستەکە هەرزانتر بێ تا کەبەرەکەی زیاتر بێ سپاس دەکەین بەڕێز شەماڵ شەڵکرد ماستەر لە ئیدارەی بیمە و خاوەنی یەکێک لە کۆمپانیەکانی بیمە لە هەرێمی کوردستان دوێنەری تەوان شەریکەکەی لە عێراقدا هەمووی سپاس دەکەین بۆم تەورە بەناوەگەڵبانی سپاس بۆ زانیاریەکانت بێگومان لە هەر وڵاتێکا لە سا 15 بودجەی وڵات کەمتر بۆ تەندروستیدا بنە گرفتی گەورەی تەندروستی دروستە بێت لە هەرێمی کوردستان لە عێراقیشە ئەو بابەتە دانراوە ئەگەر هاو بە هەموو لایەکەوە هاوکار بێت ئەم بابەتی بیمەیە وەکو زۆر پێ وڵاتانی پێشکەوتوی جیان بخرێتە ناو بابەتەکانی دیکەی سیستەمی تەندروستیەوە ئەنگاوێکی باشە بێت سپاسدانەکەم تاوکۆسە بینەرمان بوو سپاس بۆ هاوکارانم بڕگە بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ